مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی وەڵامی وتەکانی وەزیری پەروەردەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لەبارەی شکاندنی بایکۆت دەدەنەوە و دەڵێن سوورتر لە ڕابردوو ڕۆژی یەکشەممە بایکۆت و ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبێت. لە ڕوانگەی هەستکردن بۆ بەرپرسیارەتیە گەورەوە ئێمە داواکەین کە هەمومان بچینە ژەباریەوەی کە بەرپرسیارەتی گەورە لە هەفتەی ئایندەوە تەحموولکەین. ئێمە ئەمڕۆ فەرمانێکی وەزاری واژۆوەکەین لەو فەرمانە وەزاری ئاماژە بۆ دەین 22 ڕۆژی یەکشەممە دەبێت مامۆسایان و بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن لە سنوورەکانی سلێمانی هەڵەبجار ڕاپەڕین دەستکەنەوە بە داوامی خۆیان. وەلا هەمان کاتیشا لە خاڵی دووەمیش ئاماژەی پێدەم تەواوی دەسەڵاتی کارژێڕی بە تەواوی دەسەڵاتەکانەوە ئاڕاستیانەکەم و پیانەدەم بە بەڕێوەبەرە گشتیەکانی پەروەردەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەروەها بەڕێوەبەری ئیشرافەکان و بەڕێوەبەری هەموو پەروەردەی قەزاکان بۆ ئەوەی کە دەبێت هەفتەی ئایندە خوێندن دەست پێ بکەینەوە و تەواوی دەسەڵاتەکان بەکارهێنم بۆ ئەوەی کە بتوانین دۆخی خوێندن دەست پێ بکەینەوە. بەڵام ئەم موچانە حکومەت دەستی پێکردو لە موچەی مانجی حوتەوە دەستی پێکردو کە موچە بدا لە دوای حوت موچەی مانجی هەشتەدا کابێ موچانە نافوتێ بەڵام خوێندن دەفوتێ. مامۆستایان وتەکانی وەزیر بەنابەرپرسانە لە قەڵەم دەدەن و پێیان وایە جەنابی وەزیر خۆشی گومانی لە بەشێک لە قسەکانی هەیە بەتایبەت کاتێک دەڵێت چی دیکەم موچە دوا ناکەوێت. وەڵامی ئێمە ئەوەیە و یەکشەممە سەرجەم مامۆستایان بەڕازی و ناڕازیەوە لە شەقامین ئەم جارە ئەو مژدەیان با بەمێ یعنی ئەم جارە ئەوەی تۆزێکیش ڕازیە لە شەقامە نەکەر ناڕازیەکە. ئێمە گەشتوینێتە یەقین نەک دڵنیایی یەقین دوڕادەی دڵنیاییە هەر هەتا موچە لە دەستی حکوومەتی هەرێما بێ هەمیشە دواکەوتووە. ئێمە وامان لێ هاتووە چۆن حەزرەتی ئیبراهیم خەونێکی بینی ویستی ئیسماعیلی کوڕی بکا بە قوربانی حکوومەتی هەرێم فێر بووە نازانم حەدی نییە بە حەزرەتی ئیبراهیم بێ بەڵام ئێوێ هەموو ساڵە سێم و چ ئێمە بکا بە قوربانی. وەزیر قسەکانی زیاتر هەڕەشە ئامێز بوو بۆ مامۆستایان پێم باش بوو لە جیاتیەوەی هەڕەشە بکات یعنی پەیامەکانی هەڕەشەی تێدا بێ پێم باش بوو هەندێک گوتەی بوو تایە کە دڵنیایی زیاتری بدایە بە مامۆستایان کە چیتر موچەکانیان دوا ناکەوێت. ئەم وەزیرە لەوەتەی هاتووە وا خۆی وێ ناکردووە کە زۆر خەمخۆر و دڵسۆزی مامۆستایانە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هەنگاوێکمان نەبینیوە لەم وەزیرە کە بە قازانجی مامۆستایان بێت. مامۆستایان دەڵێن نازانن وەزیری پەروەردە لە بیری کردووە یاخود خۆی بە هەڵەدا دەبات کاتێک باسی موچە فەوتاوەکانی مانگی 8 و 9 ناکات و دەڵێت موچە نافەوتێت بەڵام پرۆسەی خوێندن دەفەوتێت. ئێمە بە مامۆسان ناڵێن بێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن. ئەمڕۆ بەرەکە فراوان بوو لە دەست مامۆسای ناڕاستیش دەرچووە بڕیارەکە گشتگیرە یعنی ئێمە بڵێین نێن و بەخسێمە کە بڵێن داین و بڵێن وەرنەوە بڵێن یەنەوە ئەمە لە دەست ئێمە دەرچووە. مامۆسایانی ئێستا هەر مامۆسایە بگری هەمووی لە کوردستانە ناڕازیە کەواتە هەڕەشەکردن لە مامۆسایانی ناڕازی لە شاری سلێمانی شتێکی جوان نییە. 13 ئەیلولی ئەم ساڵ جەنگی ساڵی نوێی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لێدرا بەڵام لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە زەنگەکە بە پێچەوانەوە بۆ بایکۆت لێدرا و تا ئێستاش مامۆستایان لەسەر بڕیارەکەیان سوورن تا ئەو کاتێ حکومەت موچەکانی مانگی ئابوو ئەیلولیان پێدەدات. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی